ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان قسەکردن دەبێ لەبارەی ڕۆڵی میدیا لە گەشەسەندنی زمانی کوردی بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەزاکەت حسێن مامۆستای زانکۆ. دکتۆر بەخێر بێت و خۆشحاڵین. سوپاس بۆی وەش سەرکەوتوو بن. مامۆستا لە ماوەکانی ڕابردوو یان با بڵێن 21 دوو ڕۆژی جیهانی زمانی زگماک بوو، زگماکی دایک و بۆ زمانی کوردیش ئەمە دەرفەتێکی باش بوو لەوەی کە قسە و گفتوگۆی زۆر بکرێت لەبارەی زمانی کوردی، ئەو گۆڕانکاریانە یان ئەو ئەستەنگ و لەمپەرانی ئێستا ڕوبەڕووی زمان بوونەتەوە و لە هەمان کاتیشا ئەو دەرفەت و گەشە سەندنەی کە هەندێک زمان بە خۆیانەوە بینیوە، ئەوەی کە لە کۆمەڵگەی کوردی ڕەنگە بۆ خۆی جۆر لە جۆرەکان جێگەی دڵخۆشی بێ ئەوە بوو کە ئەم یادە 21 دوو کە نەتەوە یەکگرتوەکان دیاری کردووە بە جۆر لە جۆرەکان فۆکسێکی زۆر گەورەکرایە سەر زمانی کوردی، کێشەکانی، ئەستەنگەکانی، ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆیەوەی کە زمانی کوردی بۆ نمونە تووشی جۆرێک لە داخوران یان دواکەوتن بوو بێت و بە پێچەوانەشەوە هەندێک ڕایش هەبوو لەسەرەوەی کە لەم قۆناغەیە تەکنەلۆژیا کرانەوەی دنیا پێشکەوتنی کۆمەڵگەی کوردی بە ئاستی خۆی هۆکار بوو بۆی کە زمانەکەش جۆر لە جۆرەکان پاک بێتەوە، خۆی ڕێکخاتەوە و پێشکەوتنیش بە خۆی ببینێ. پێم خۆشە لەو ڕوانگەیەوە جەنابەت وەکو پسپۆڕێکی بواری میدیا قسە لەوە بکەین کە کاریگەریەکانی میدیای کوردی لەسەر زمانی کوردی لە ئەمڕۆدا. خەنووی جەنابتان بۆم بابەتە چۆنە؟ دەستان خۆش بێ، بابەتێکی باش شڵتان بشاردووە. ئێمە بۆ هەموو شتێک ئەگەڕین بۆ ڕۆڵی میدیا، چونکە میدیا ئەمڕۆ ڕۆڵێکی کاریگەری هەیە. تا ئەو ڕادەی میدیا ڕۆڵی دروستکردنی ناسنامەی کۆمەڵایەتی و کەلتوری تاک و کۆمەڵگەی هەیە کە لە ناو ناسنامەی کەلتوری و کۆمەڵایەتی تاکە زمان بەشێکە لەو ناسنامەیە، چۆن ئێمە بە جلوبەرگە ناسرینەوە، بە دابوو نەریتە ناسرینەوە، بە ئەدەب و هونەران ناسرینەوە، زمانی ژێکێکە لە ناسینەوەکانمان کەواتە هەر شتێک هۆکار بێ بۆ ناسینەوەی تاکیە کەواتە ناسنامەیەتی. میدیا ئەمڕۆ هۆکارێکی گرنگە بۆ دروستکردنی ئەو ناسنامەیە کە وەکو چۆن خێزان و قوتابخانە و مزگەوت و کەنیسە و کۆمەڵگەی ئێمە فێری شدەکات ڕاگەیاندنیش ئەمڕۆ نەک ئەتوانین بڵێن پسپۆڕەکان ئەڵێن نەک یەکێکە لەو سەر چاوانەی دروستکردنی ناسنامە بەڵکو لە پێشی نەشە. ئەوەندەی ئێمە کاتەکانمان ئەمڕۆ لە بەردەم میدیا خەرج ئەەکەین و منداڵەکانمان لە بەردەم بابەتە میدیایەکانان ڕەنگە کەمتر ئەوەندە لە بەردەم کاریگەریەکانی خێزان و یا دەرەوە و کۆمەڵگاندا مابن. بۆیە میدیا کە توانای دروستکردنی ناسنامەی هەبێ کەواتە هەموو ڕەگەزە پێگێنەرەکانی ئەو ناسنامە کۆمەڵایەتیە کە زمان یەکێکە لە ڕەگەزەکانی دەتوانێت لێشی بسەنێتەوە و دەشتوانێت پێی بدات. واتە ئێمە ئەتوانین لە ڕێگەی میدیاوە زمانی خۆمان واز لێبێنین و ئەتوانین زمانێکی نوێش فێر ببین، ئەتوانین بەشێک لە ڕاگەیاندن ئەتوانێت بەشێک لە وشەکانی تۆ نەهێڵێت و بەشێک لە وشەی تر بکاتە ناو زمانەکەتەوە، چکە میدیا کاریگەریەکەی کاریگەریەکی سیحریە و میدیا کاریگەریەکەی کاریگەریەکی چۆن ئەڵێ وەکو ئەڵێ چاندن و زەرعکردن و بۆ چۆن ئەڵێ هەنگاو بە هەنگاویە. لەوانەیە ئێمە بە یەک جار ئەگەر سەیری بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بکەین، بیانی بێت یا درامایەک بێت، فێری زمانەکە بە تەواتی زمانەکەمان نەسڕێتەوە. بەڵام ئەگەر ئێمە بە مروری زەمن لە بەردەم کەناڵێکا بین کە زمانێکی جیاواز بێ، فعلەن بە مروری زەمن تۆ وردە وردە زمانش فێر ئەبی. زمانی ژوایە تۆ هەر وشەیەکت بەکارهێنا لە وشەیەکی بیانی وشەیەکی خۆتە سڕیتەوە، چکە کاتێک تۆ ناوی شتێک بە بیانیەکەیڵی کەواتە ناوە کوردیەکەی نایەڵی، ناوە زمانەکەی خۆت نایەڵی. بۆیە میدیا بەڕاستی ئەم ڕۆڵەی هەیە، بەڵام ئایا تا چەندە میدیای کوردی لەم ڕۆڵە سەرکەوتوو بووە؟ ئەوە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئایا ئێمە ئەو ڕۆڵەمان داناوە بۆ میدیای کوردی. بەداخەوە ئێمە خاوەنی میدیاین، میدیایەکی زۆر زۆریشین، بەڵام هێشتا ڕوون نییە میدیای کوردی چ ئەرک و ڕۆڵێکی بۆ دانراوە. ئایا میدیای کوردی ئەرکی پاراستنی زمانی بۆ دانراوە یاننا؟ چکە ئێمە ڕاستە کەناڵەکانمان ئەڵێن بە زمانی کوردیە، بەڵام کامە زمانی کوردی بەکارێنین و کامە وشە بەکارێنین و چۆن ئیشەکەین لەسەر هێشتنەوەی ئەو زمانە کوردیانە؟ ئەوە گرنگە بەڕاستی کە چکە کاتێک کە میدیا تۆ بەرپرسیارەتێکت بۆ دانەنا ناتوانانی لێپرچینەوەی لێ بکەی لە بەرامبەر ئەوە ناشتوانانی هەڵسەنگاندنێکی بۆ بکەیت. ئێمە ئەگەر سێری نەتەوەکانی ترکەین مەسەرەن
لە وڵاتێکی وڵاتە گەورەکانی شابۆن و نە BBC ڕاستە بە زمانی ئینگلیزیە بەڵام ئەبێ ئەو زمانە ئینگلیزیە کە بێژەرێک بەکارێنێ و کارکتەرەکانی ناو کەناڵە میدیایەکە بەکارێنن ئەو زمانە بێت کە زمانی ئەدیب و ئەدیبانی کۆنی ئینگلیزی و بەریتانیە ئەمە بۆ لەبەر ئەوە وشە ڕەسەنەکان لەناو ئەوانان چکە هەموو ئەزانین هەموو زمانی نەتەوەکانی تر تێکەڵی بۆ دروست بۆ لەم سەردەما بە تایبەتی لەم سەردەمی تەکنەلۆجیا و میدیا ڕەنگە هەندێک وشەی ئیتالی ئەڵمانی وشەی ترچوو بێتە ناو زمانی ئینگلیزیشەوە بەڵام کاتێک ئەو ئەرکدا ئەنێ بۆ کەناڵەکەی و ئیجباری کەناڵەکەیە کات کە بەو لوغەیە قسە بکە کەواتە وای لێ کات کە ئەو کەناڵە وشە کۆنەکان ون نەکەین ڕاستە ئێمە ڕەنگە زۆر وشە هەیە کوردیشین بەکارێنین بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەسڵی زمانی کوردی و زمانی دایکمان نەخێر هیچ کامان ڕەنگە زۆر لە وشانەی کە دایکمان یا باو باپیرانمان قسەی پێ کردووە یا کۆن هینەتەوەکەمان بووە چەندە ئێستێمە بە کوردیش قساکەن بە شکل ئەو زمانەمانون کردووە دیالێکتەکانی کۆمەڵگەی کوردی سێرەکە خەریکەبوونە بێ ئێمە کاتێک میدیا دێ بە یەک دیالێکت قساکات یا دیالێکتێکی زاڵی ناوچەیەک لە ناو زۆرینەی بەرهەمەکانە ڕەنگەداتەوە ئێمە نەک تەنها وشەکانمانون کردووە بەڵکو بەشێ لە دیالێکتەکانیشمانون کردووە بۆیە بێت لەوێ ئیش بکەین ئێمە ئەرک و بەرپرسیارەتی میدیا بۆ پاراستنی زمان چەندێک بێت ئەوەندە میدیا توانێت پارێزگاری لێ بکات و چەنە بە دوواداچوون و هەڵسەنگاندن و بەمەرج گرتنمان هەبێت بۆ کەناڵەکان کۆدمان هەبێ بۆ کەناڵەکان ئەو کاتە تو ئەوەندە ئەو کەناڵات توانێت سوودمان بۆ ببین مامۆستا ئەوەی کە من لە ساڵیادی زمانی دایکە بۆ زمانی کوردی کە بۆ نمونە بەشێ لەو پەنێڵ و سیمینار و گفتوگۆ و بەرنامە تەلەڤیزیۆنانەی کە بینی من زۆرینیان بەنەرێنی قسەیان لەسەر کاریگەرەکانی میدیا کرد لەسەر زمانی کوردی بە حەزەکەم جیاواز لەو دۆخە هیچ لایەنێکی ئەرێنی لایەنێکی باشە بینی لەوەی کە میدیا توانی بێتی خزمەتێک بە زمانی کوردی بکە بە تایبەتی لە یەکخستنی و دروستکردنی جۆرێک لە ستاندارد لە زمانی کوردی لە پاڵ ئەو لە ڕوانگە خراپانەی کە میدیای کوردی کاریگەری لەسەر هەندێک دەستەوە ژەو چەمکی کوردی هەبووە و خراپ مامەڵی لەگەڵ زمانەکەیە کردووە ڕووناکیە بینی لەوەی کە میدیا هەرامەی نەکردووە بەڵکو خزمەتیشی کردووە و توانیوتی گەشە بە زمانی کوردی بە هەموو شتێک بە بەڵانسەوە ناکرێت بڵێن ئێمە بەتەواوەتی خراپە بەڵام ئەبێ بەڕاستی بۆ بڕیاردان لەسەر ئەوەی چەندێ ئەرێنی و نەرێنیە ئێمە ئەبێت توێژی ناومان هەبێ من پێم خۆش بوو لەم ساڵا کۆنفرانسێک بۆ باسی زمان بکرایە ڕۆڵی ڕاگەیاندن لە زمانە چەند باحسێک دیاری بکرانایە و بهێنرانایە چەند پەیپەرێکیان ئامادە بکردایە و هەر یەکەیان چەند کەناڵێکیان بە سامپڵ وەرگرتایە ینی بەراوردی ئەو زمانیان بکردایە کە ئەو کەناڵانە بەکاری دێنن لە بەرامبەر چیە لەگەڵ ئەو زمانە ئەوەی کە ئێمە هەمانە زمانی هۆنراوەمان زمانی ئەدەبمان زمانی چۆن ئەوەی کە زمانە ڕەسەنە کوردیەکە هەیە ئەو کاتە بەڕاستی ئێمە ئەبێ بڕیاری ئەوە بین چکە ئێمە خۆمان وامان لێ هاتوو تەنانەت ئەم جیلەی ئێمەش کە ئێمە جیلە نوێیەکە ژنین ئەم جیلەی ئێمەش خەریکە ئەو وشانی کە لە میدیا بەکارێنێ زۆر جار وامان لێیەکە نایناسینەوە لە نێوان ئەوەی کە ئەم وشە کۆنە ئەسڵێکی وایە یاوانیە زۆر جار ئێمە سێرەکەین ئەو گۆرانیەکان کە وشەیە گۆرانی فۆلکلۆریە هینیەکان میلیەکان ئەو وشانەی کە بەکارێنێ کە بەراوردیەکە ئەم وشەیە لە بەرامبەر ئەو وشەیە کە ئێستا بەکارێنە خۆر دووجانەر کوردین بەڵام سێرەکەی ئەم وشەیە ئایا هی ناوچەیە کە زاڵ بووە هی ناوچەکانی تری سڕیوەتەوە یعنی هەر کوردیە بەڵام ناوچەیەکە و ناوچەکانی تری سڕیوەتەوە بۆیە زمانی کوردی زمانێکە زۆر کە زەڵێ لاوازە بەڵام بەڕای من زمانێکی لاوازمان نییە ئێمە زمانێک کە چەند دیالێکتێکی تیابێکەوەتە و زمانە لاواز نییە چۆن ناو هوەری زمانی هەورانیەوە بچۆرە ناو کرمانجیەوە ناو زمانی سۆرانیەوە ینی زۆر دیالێکتمان زۆرە لە ناو زمانی کوردیەکەواتە زمانە دەوڵەمەنە بەڵام دەوڵەمەندیەکەی ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە زیندوی بکەینەوە و بە زیندوو ڕای بگرین ناڵم ڕووناکی نییە بەڵام ئەکرێ بۆ ئەمە بەڕاستی ئەوەی بۆ زاهیری ئێمە ئەیبینین هەست ناکەین میدیای کوردی توانی بێتی زمانێکی ستاندارد دروست کات و بەڵانس ڕاگرێت لە نێوان دیالێکتەکانە و وا بکات کە منێک کە لە لێرە سۆرانیم لە شارەزام کا بە زمانی کرمانجی شارەزام کە بە زمانی سۆرانی هەورامی زۆر جار ئێمە بینین ناوچەکانیش خۆی بۆ نمونە تۆ لە منتیقەی ناوچەی هەورامانای ینی کەناڵە لۆکاڵیەکانیش هاتوۆتە سەر زمانە سۆرانیەکە کە هی و ناوچەیە نییە
نەک هەورامیەکە دیالێکتی بۆ نمونە هەندێک ناوچەی دەوروبەری هەڵەبجە جیاوازە لە ناو شاری هەڵەبجە جیاوازە لە کوردیە سۆرانیەکەی شاری سلێمانی بۆیە کەناڵی لۆکاڵی بەها و گرنگی کەناڵە لۆکاڵەکانەوەیە کە هیچ نەبێ پارێزگاری ئەو دیالێکت و شە و زارشتانە بکەن کە لەوێدا هەیە یعنی بۆچی گرنگە میدیا بۆ زمانی ئەو ناوچەیە قسە بکات جگە لە پاراستن و هێشتنەوەی ئەو ناسنامەی ئەو نەتەوەی و ئەو فەرهەنگی زمانە ئەوەیە کە من تا چەند میدیا ئەمە هێنانی زانستە لە میدیا تا چەنە میدیا بە دیالێکت و بە زمانی نزیکی من قسە بکە من نزیکی خۆمە بینم لەو میدیایە جاری وا هەیە بۆ نمونە تۆ کە هەستەکەی میدیایەک بە زمانی ئەو ناوچەیە قسە ئەکا کە تۆ لێوەی هاتووی لە خۆتەوە خۆشەویستیەکت بۆ ئەوە هەیە چکە زمان نزیکی دروست ئەکات لە نێوان وەرگر و کەناڵی ڕاگەیاندنە ئاستی تێگەیشتن و ئاستی کۆمیونیکیشن و ئاستی سۆز و عاتیفەش تەنانەت بۆ ئەو کەناڵە زیادەکە کاتێک کە هەستەکەی زۆر جار ئێمە بەداخەوە یانی ئێمە ژێردەستەی ڕژێمێک بووین کە هەمیشە طبقەیەکی زاڵ ئەکرد گاڵتەیان بە طبقەیەکی تر بکردایە من مناڵ بووم بیرم دێت ئەگەر لە مەکتەبە یا لە شوێنێکە هەندێک وشە مەسەلەن ئێمە لە قوتابخانە بووین هەر لە ناوچەی جیاوازەوە هاتووە ئەو لە ناوچەیەکی ترەوە هاتووە لە لادەیەکی ترەوە هاتووە لە شوێنێکە هاتووە کە قسەیانە کرد مناڵەکان بە زمانی لادێکی خۆی هەستمە کرد ئەوانی کرد گاڵتەیان پێ کرد ئێمە گاڵتەمانە کرد مەسەلەن وەکو شاری سلێمانی بە کەسێک ئەگەر بە سلێمانییانە قسە نەکات بە زمانێکی مەسەلەن تر قسە بکە ئەمە وای کرد ئەم نەتەوە وای لێ هاو هەمومان بۆ ئەوەی گاڵتەمان پێ نەکرێ هەمومان بۆ ئەوەی خۆمان بە شاری بزانین هاتین زمانەکەشمان گۆڕی کە ئەمە لە وڵاتانە هەر دیالێکتێک و هەر ناوچەیەک ئەسڵەن میدیای لۆکاڵەکان ئیجبار ئەکرێن کە بەو دیالێکتە قسە بکەن لە پێناو هەم پاراستنی ئەو فەرهەنگ و ناسنامە چکە زمان بەشێکە لە کەلتور یعنی هەموو شەیەکە لە زمانە بەکاردێت بەشێکە لە کولتوری من یعنی بۆ نمونە من ئێستا ئەڵێ مەسەلەن گەڕەک هەیە بە ناوی کانیەکەوە گەڕەک هەیە بە ناوی شۆڕشێکی مێژوویەوە ناونراوە شار هەیە بە ناوی عەشیرەتێکەوە ناونراوە لادێ هەیە ناوی کەسایەتیەکی ناوبانگی ئەو دەڤەرە بووە کاتێک کە من ئەم ناوەیەتە گوێچکەم بیراکەمەوە ئەپرسم و ئەچمە بۆ ئەم مێژوو ئەگەڕێمەوە کەواتە مێژووم بۆ ئەگەڕێنێتەوە فەرهەنگ و کولتورم بۆ ئەگەڕێنێتەوە بۆیە پاراستنی زمان تەنها مەبەست لە مانەوەی وشەکە نیە پاراستنی فەرهەنگە پاراستنی کولتورە دروستکردنی لێک نزیکیەکە لە نێوان وەرگر و کەناڵەکە تا چەنە ئێستا بۆ نمونە ئەو درامانەی تورکیا بەرهەمیانێنێت بە زمانی تورکی بەرهەمدێ بەڵام کاتێک کە تەرجەمەی ئەکات ئەچێ هیند دێنێت زمانی سووری دێنێت زمانی سووری نزیکترە بەراورد تێبینیان کردو تێگەیشتن لە زمانی سووری بۆ عێراق و بۆ زۆربەی وڵاتە عەرەبیەکانی ئەم دەڤەرەکەمی تورکیا ئاراستەیەکە میدیای ئاراستەکراوی بۆ هەیە و مستەهدەفەتەیە ئەڵە دیالێکتی سووری لە زۆرینەی مەنتیقە عەرەبیەکان نزیکترە بۆ هەمویان وەک لەوەی لەوانەیە هی مەنتیقەیەکی تری عەرەبی بەکاربێنێ بۆ عێراق نەبێ زۆرتر نزیکە لە هەمویانەوە کەواتە دیالێکتی سووری بەکاردێنێ بۆ تەرجەمە بۆ ئەوەی نزیکی دروستکە لە نێوان وەرگرا مامۆستا دەست خۆش بێنی بۆ هەموو ڕوونکردنەوەانە ئەوەی کە لەو ماوەی ڕابردوو قسەکە لەسەر زمانی کوردیەکرێ سەبارەت بە زمان بۆ نمونە بەشێکی گەورەی تاوانەکە ئاخرێتە ئەستۆی کەناڵەکانی ڕاگەیاندن لەوەی کە میدیا کاریگەری زیاتری هەیە تەنانەت سوای لێ هاتووە لە قوتابخانەکان و لە ناو خێزانەکانیش کاریگەرتر و زووترە توانێت پامەکان باتە ناو خەڵک و بیانکە بە کولتور ئەو جەنابەت باسیەکەی لەوەی کە ئێستا خەڵک بە جۆر لە جۆرەکان لە کۆمەڵگەی کوردی خەریکە لە کولتورە ڕەسەنەکەی خۆی لە باگراوندە مێژووەکەی خۆی بە جۆر لە جۆرەکان دابڕێ و ئەمە پەیوەندی بە زمان و بە ڕاگەاندنیشەوە هەیە ینی خوێنەوەی تۆ چییە بۆ ئەوەی کە بەشێکی گەورەی ڕەخنەکان ئاراسی کەناڵەکانی میدیاکرێت لە کاتێکە ڕەنگە میدیا بەتەنها بەرپرسیار نەبێ لە لاوازی زمانی ئەوە زۆر جوانە ئێمە هەموو جارەڵم ئێمە هەر بە میدیا وێرین یعنی هەموو شتێک تاوانە دێنە سەر میدیا ڕاستە میدیا ڕۆڵەکەی زۆر کاریگەرەوە ینی هینی لەستەر ناکرێت نەقدمان لەوە نییە بەڵام ئێمە بە تەنها میدیانێ ینی من لەم ڕۆژانە ئەگەر گوێ لە ڕکلامی رادیۆیەکانە بینی ناوی گەڕێکی وا ئەڵێ سیتی وە ڕاگە ئەعلانی بۆکە ئەمە نازانم کوێ وەڵامە سیتیەکە لە ئوسترالیا و سیتیەکە کاگەڕێتەوە ناو گۆگڵ ناو ئیسپانیا و بۆ من ناوی گەڕەکەکانم ناوی گەڕێکی ئیسپانیا ئەوانەی بێنم بۆ ئەبێ من ناوی مۆڵەکانم ناوی مۆڵێکی ئینگلیزی بێنم
بۆ ئەبێ من ناوی دوکانەکانم کلینیکەکانم بزنس هەموو شتێک ئەمە جارێ لێرەوە دەست پێ بکەین بۆ شارەوانی ڕێگە ئەدات بەڕاستی من حەزەکەم تۆ گەڕێکێکم بۆ دانێ بە ناوی گەڕێکی گۆیژە بە پێم بڵێ گۆیژە چی ئێمە کاتێ گەڕک کۆنەکانی ناو شاری سلێمانی هەمووی بەشێک بۆ لە مێژوو کە ناوی ئەو گەڕەکەیەنی سێرەکەی ئەمە نامێنێ دێ سیتێکم بۆ کاتەوە سیتەکە ناوی گەڕێکێکی ئەڵمانیم بۆ دانێ ناوی گەڕێکێکی ئیسپانیم بۆ دانێ ناوی وشەیەکی بۆم دێنێ کە ڕەنگە ئەو خەڵکە دوایی هەر نتوانێت تەلەفوزی بکە نەوەیەک دوای ئەوە دروستە بێت ئەڵێم لە ماڵمان لە گەڕێکێکە گەڕەکەەکەی کوێ مانای ئەم گەڕەکە چییە بۆ بگەڕێتەوە بۆ ئەوەی مانای ئەم گەڕەکە وەڵامە سیتیەکە لە نازانم لە کالیفۆرنیا ئەی بۆچی تۆ ناویکی وای بۆ بنینەوەکان بڵێن ئەمە گەڕێکی پیرەمێردە ئەمە گەڕێکی کانی شێخە ئەمە گەڕێکی ڕاپەڕینە ئەمە گەڕێکی بۆ ئەوەی ئەمە یعنی تەنها ڕاگەیاندن نییە بەڵکو ئێمە شوێنەکانیشمان کەواتەمە لێرە هەرکی شارەوانیە وڵاتانم بۆ نمونەستین هەر ئامێرێک کە داهێنرێت لە دەرەوەی وڵاتەکەی ئەچێتە وڵاتەکەی ناوی ئینگلیزی هەیە بۆ نمونە ئێمە ئێستا ڕەنگە ئەو کەروپەلانی کە بەکاری دێنی لە ماڵ و ناوەکان یار ئینگلیزیە زۆرجار ئامێرەکان کە بەکاری دێن ئەو دێت ناوەکەی گۆڕێت بە شێوازێک نزیکێک هاتووە لە زمانە سینیەکە یعنی ئەو ناوی مارکە دەرمان تەنانەت مەسڵ معجونی دان زۆر ئەو شتانە من سێری تێبینیم ئەندێشتمە خوێندەوە نمونونەکەیان ئەڵێ ڕێک نزیکێک هاتووە لە زمانە سینیەکانی نایەڵە بە زمانە ئینگلیزی و کۆمپانیاکەی خۆی بۆ شێوە بێ ڕاستە ناوە کۆمپانیاکەی لا نابە بە زوای لێەکە لەگەڵ ئەکسنت و لەگەڵ لغەی سینیا بۆ ئەوەی زمانی سینی ون چکە ئێمە بەڕاستی نەتەوەیەکین جگە لەوەی ڕاگەیاندمان بەو شێوازەیە ئێمە بەکاربەرین ئێمە خۆمە خاوەنی ئامێر و کەلوپەل و داهێنان و تەکنەلۆجیاش نین هەر کەلوپەلی ماڵەکانمان کە ڕۆژانە بەکارێنین هەمووی لە دەرەوە ئیسیرادەکەین و هێنین کەواتە لەگەڵ هاتنی هەر ئامێرەکە بۆ نمونە من ناوەکەی خۆی ناوە ئەجنەبیەکەی بیانیەکەی شەریکەکەی من بەکار بێنم ئێنا وردە هەر ناوی ئامێرێک ناوی شوێن ئامێرێکی من بگرێتەوە هەر گەڕێکێکی ناوی گەڕێکێکی بیانی ناوی شوێن گەڕێکێکی کۆنی من بگرێتەوە هەر ناوی مۆڵێک ناوی بازارێکی من ئێستش خۆشەکە تۆ چێچم بۆ بازاڕی مەسەرەن بازاڕی ناوی بازارێکی کۆن لە شاری سلێمانیا کاچی تەوێت سێرەکەی مێژوێکت بۆ گەڕێتەوە ئەم بازاڕە بە ناوی کێوە ناونراوە بە ناوی کەساحەتیەکۆ یا بە ناوی شۆڕشێکۆ یا بە ناوی ڕووداوێکی ئەم شارەوە ئەمانە هەموو وردە ئێمەمانە سڕینەوە لەو لاشەوە دێن بەڕاستی ڕەخنە لە میدیاگرین میدیا کاریگەرە بەڵام بە مروری زەمن ئێمە وا بڕوات نەگەڕێکێکمان نە مۆڵێکمان نە دوکانێکمان نە ئامێرێکمان بە ناوی کوردی نامێنێ دوجار ئێمە لە بۆ کوتم زمانی ژوایە بۆ ئەم ئامێرە وشە بیانیەکەیت بەکارهێنا وشەڵینەکەی نامێنێ ئێمە هەر قەڵەم بەکاردێنین هێشتا پێنووس کە قەڵەم و بەکارهێناوە پێنووس نامێنێ کە کاتێ قەڵەمی ژەکەی بە پێن ئەکێ بە ناوە ئەجنەبیەکەی کەواتە قەڵەمیش نامێنێ وردە ئێمە کەواتە هەر جارە لە هەر شتێک وشەیەک جێگرەوەی وشەکەی خۆمان بێ ئینەبێ کەواتە بە تەنها ئەرکی میدیانە ئەرکی حکوومەتە ئەرکی پەرلەمانە بەڕاستی ئێمە هەموو ساڵ یادی زمانی دایک بە چەند مەڕاسیم و سیمینارێک بۆ کۆی یادەکانی تر بەڕێەکەین بەڵام ئەبێ ئێمە پرۆژەیەکمان هەبێت ئەبوایە لەم یادی دایکە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەیکایە لایانی پەیوەندیدارێکە پرۆژەیەکی بۆ پەرلەمان و بۆ حکوومەتە بوایەکە ئێمە لە مەولا نابێت بۆ نمونە نەک تەنها میدیا هەموو ئەو لایەنە ئەو شوێنانەی کە ناوی بیانی شوێنی ناوی ئەجنەبی ئەگرێتەوە ئەبێ بەڕاستی ناوی کوردی ئەگرێتەوە بێمە ڕێگری لەوا بکەین ئێمە جاران گلەیمان لەوە هەبوو ناوی مناڵەکانمان بۆ بیانی بێ باش ئێستا نەک ناوی مناڵەکەشت ئێستا ناوی مناڵمانەوە هیچ بەشی زۆری بیانیە بۆ ناوی شتەکانی تریشم بیانی بێ بۆیە بە تەنها ئەرکی میدیانە یەک شت هەیە پاراستنی کەلتور و ناسنامەی نەتەوە پرسێکی نیشتمانی هەموو پرسێکی نیشتمانی بە نیشتمانی چارەسەر کرد یعنی بە ڕێکخراوێک بە کەناڵێک بە شوێنێک چارەسەر ناکرد ئەمە پرسێک نییە پەیوەستی بە کۆمەڵ ژیانی کۆمەڵێک شتەوە هەبێت پرسێک کە پەیوەندی بە نیشتمانەوە هەیە بە ناسنامەی نەتەوەی و نیشتمانی ئەم میلەتەوە هەیە بە هونەر و فەرهەنگ و کولتوریەوە هەیە پاراستنی فەرهەنگ و کولتور و زمان و ناسنامەی نەتەوە ئیش ئەرکی نیشتمانە بۆیە ئەبێ ئێمە پرۆژەیەکی گشتگیر و شامل نیشتمانیمان هەبێ بۆ نیشتمان ئیتر پەرلەمانێکە حکوومەتێکە وەزارەتی پەیوەندیدارێکە تەعمیمی ئەمە بکەین بەسەریانە بۆ هەموو وڵات کە ئێمە وا بکەین کە نەهێڵین چیتر لەمە زیاتر وشەی بیانی شوێنی وشەی کوردی بگرێتەوە
مامۆستا هیوادارم بۆ ساڵی داهاتوو ڕێکخراوەکانەوە بکەن. ئێمە شیوادارین مامۆستا جەنابەت لە ماوەکانی ڕابردوو وەکو پسپۆرتی بواری ڕاگەیاندن زۆر لە مشوری ئەوەیە بووی کە قسە بکرێت لەسەر میدیای نیشتیمانی هەستەکەی بۆ نمونە ئەو بەرپرسیارەتی ئەمڕۆ میدیا لە ڕووی زمان و لە ئەستۆیەتی و ڕخنەیەکی زۆرشی ڕوبەڕوو بۆتەوە لەوەی کە نەیتوانیوە زمانی کوردی پاک ڕابگرێ پێشی بخا گەشەی پێبات و ڕەنگە بپێچەوانەشەوە زۆر جار زیانشی پێگەیاندووە هەستەکەی ئەگەر پرسی میدیایەکی نیشتیمانی بێتەوە کایە و ئەو بابەتە لەسەر ئاستە گشتیەکە حکوومەت و پەرلەمانی کوردستان پێوی مهتەم بێت بە جۆر لە جۆرەکان کە چۆن بۆ منە میدیا نیشتیمانیەکە کۆمەڵێک ڕوانگەی دیکەش چارەسەرەکە لە بابەتی زمانی ئەتوانێت باشتر خۆی فۆرمەڵە بکە باشتر زمانی خزمەتێکی باشتری زمانی کوردی بکە. حتمما میدیای نیشتمانی ئەو میدیایی کە هی نیشتمان بێ و نیشتمان سەرپەرشتی بکەوە بۆ هەموو هاوڵاتی و نیشتمان بێ ئەگەر بەمانە نیشتمانیەکەی نیشتمانی بێ و ئەرکی نیشتمانی بۆ دانرەیەکێک لە ئەرکەکانیشی زمانی ڕاگە زمانە بێت. بەڵام بە تەنهاش ئێمە ناکرێت میدیای نیشتمانی بڵێن ئەوە باشە بەشێک چارەسەرەکە ئەی کوی کەنەڵ ڕاگەیانەکانی ترمان ئەی کوی دام و دەستگاکانی ترمان ئەوانەش بەڕاستی قوتابخانەکانیشمان یعنی ئێمە ئێستا بەرداو ئەمە ئیشکرا لەسەرەوەی کە خوێندن بکرێ بە زمانی تر ئیش لەسەرەوەکرا ێ باشە من پەروەردەم و ڕاگەاندن و هەموو شتەکان زمانەکانی تر بێ ئێم زمانە چۆن پارێزراوە بێت وێ ئەم ئەرکە نیشتمانیە بێ نیشتمان هەڵیگرێ بە میدیای نیشتمانی بە سیستمێکی نیشتمانی بە پرۆژەیەکی نیشتمانی گشتگیر بۆ تێگەڕای ئەو سێکتەرانەی کە بەرپرسن بەرامبەر پاراستنی زمان اینجا چارەسەرین بابەتاکرێت. دکتۆر نەزاگەت حسێن مامۆستای زانکۆ زۆر خۆشحاڵ بووین کە لە بەرنامە ڕاڤە ئامادە بووی و سوپاس بۆ هەموو ڕوونکردنەوەکان بۆ ئومێدەش کە پرسی زمان و زمانی کوردی ببێ بە خەمێکی نیشتیمانی هەموو وەکو جەناب باست کرد لە سەر ئاستە نیشتیمانیەکە کار بکرێ بۆی کە زمانی کوردی باشتر بکرێ و ئەو مەترسیانی کە لە ئێستا ڕوبڕووی بوون تۆ چارەسەر بکرێن. زۆر سپاس. ئازیزان تا ڕاوەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.